سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. زۆر جار باس لەوە دەکرێت کە ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان لە قەیراندایە، ئاستی زانست دابەزیوە، قوتابی یاخود خوێندکار کاتی پێویستی پێنادرێت. ئایا نەبوونی یاسایەکی مۆدرێنی قوتابخانەکانی یەکێکە لە هۆکاری ئەو قەیران و گرفتانەی کە لە بواری پەروەردەدا هەیە لە هەرێمی کوردستان؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئەسمەد محەممەد خالد وەزیری پەروەردە، دکتۆر عومەر نورەدینی سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان، جەبار ئەمین ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندن لە پەرلەمانی سویدی. زۆر بە خێراتن هەموولایەکتان دەکەم. ئەگەر دکتۆر ئەسمەد لە گەڵجەنابەت دەست پێ بکەم، ئێوە هیچ هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی کە یاسایەکی فێرکاری زانستی دابنرێت لە هەرێمی کوردستان؟ سپاس پرسیارەکە گەلەکە جێ خودە ڕاستی هەرچەند ئەستەیت ناکەمەوە چەندکی جارێەوە لە تبێژی ئاستێ زانستی هاتیە خارێ مدوێت بزانم تو بچ پێوەڕات بێژی دنیای یعنی ئەوە من ئەمەوێ گفتوگۆ لەسەرەوە بکەین. هەندێک جار ئەبیستین کە ئەوترێ ئاستی زانستی هاتۆتە جاریش ئێستا مەسەرەن ئەم سێ کەسێ لێرە نیشتنە خارێ ئەو دەبێژیت ئاستێ زانستی هاتیە خارێ ئەفە دەبێژیت وەکی خۆیە ئەس دەبێژم یە بلند بۆی کەشمە چ بنەمای زانستی دەستیدانینن و تەقیم بکەتەوە ئەم وێت بچینە دنیای کەچا تەقیم بکەتەوە. ڕاستە هەرێما کوردستانی هێشتا چ بنچمارک نهاتینە دانان وەکو ئەندەک امتحاناتی تەن العالەمی تێنەکردن باری پێکرینە هەگەر هات و سەر ئاستی هەرێما کوردستانی امتحانێکیان ئەزمونەکە وەسەهاتەدان عادەتەن سێنەوەیت امتحانای تێنەوە دنیای کە تمەشهورن وەکو ئەفێت لغەر ئینگلیزیە توفڵ ئەوانە لێرێ دیار بیتن کە ئاستی زانستی لە هەرێما کوردستانی کیرەیە و ساڵانە پشتی 2 ساڵەکە هاتیە خارێن چێدێ بۆ وێ ئاخفتنێ ئەز وێ ئاخفتنێ ڕەت کەمەوە کە چ بنەمایەت زانستی بۆنینن. ئەمما وەکو تموحێتمە بەلێ ئەزانم وەزارەتە پەروەردێ و قوتابخانێتمە گەلک کێشەیە تەینەوە نەیەکردو و ئەف کێشەجی زڤرنەوە بۆ گەلک سەبەبە ئەس نەزانم کەمە چەند وەختەیە بۆ تەبێژم وەختێ مەدەست تاوێتە کابینە هەفتێ حکومەتە هەرێما کوردستان مەت راپۆرتەکە گەلەکە تێروتەسەل یا پێشکەشکردی. ئەف راپۆرتە طبعاً یا پێکاتێش دیراستەکە واقع حالێ وەزارەتە پەروەردێ و خوێندنێ و حلولە مشاكل وحلول. ايش فان مشاكلها بلي راستا ياسا وزارة خويندنا وزارة ياسا وزارة پروردي ام ديتنا ما ايش مشاكلنا وريجريانا كأو ياسا كوقتك شميجة يهات يدانان ومكاري كريوا هند دقل برا يدخل لجنة پروردي والدوما هيك ورشنو سياسة يا شوية بردستي وزارة انجمن وزيران وكدفين زي كده احتمال بشتا برلماني وبيتا جنجا شكرن. كيشي دي ترى طبعا وزارة پروردي وكوتوزاني احتمال وزارة پروردي مصرين وزارة الهرم الكردستاني وقالك كيشي تينا بقى كيشا أولي تخطيط احتمال وكو همي مؤسسات حكومة الهرم الكردستاني بنما تخطيطي پروردي داد كردستاني دا قالك مكم نبوينه وقالك تشتيل كردستاني تاتينا كرند باشن بس تخطيطيا احتمال قالك درست نهاتينا كرن او ايك اما هو كاركيتشيا تخطيطيا نهاتينا كردن يعني حكومة بلانيكي استراتيجي دانا نوابو پرورده بله يعني تيكلا يعني قالك بتش سببك ايش اسبابه زیدبون و گشه پیدانه هرما کردستان اتماعی که کرده که وقت نبویا تخطیط بکته و یا دوی ریجاش دایک بون الکردستان ریجا گلک زیده تا زخت زیده السر هرما کردستان سر جاوید مالی احتمال با هندنا کنه و بجوره تخطیط عام پیداوستیا پیدا کرد بو افانه سه احتمال نشرزایی یعنی تشتكي زور درسته احتمال شرزاك گلک باش في باريدا ما نبيتن و دليفر نبيتن نو كان بيدا تشينا و اعاده تخطيط وزارة خوندن بکینه و وزارت پرورده بکینه و سر هندک بنمایت زانستی و گلک کار میت کرین اصلا زامده من چند دلیوه هبید متباس که و بس تدستافت بحثی یاسای بله اسد بجم یاسا سال 1992 گل هندک تعدیلات افت سرهاتی نکرین بو افروکا یا گنجاونینم اما که وزارت پرورده ما دعوا کری و رشنو سویچ اول بردسته من نقلاده جمنا ده اویدی تره و المرحله دوماهی که دیتا کرن صحبت دی او آیا یاسا قطابخانه تلویت انت یاسا وزارت الویت
آیا یاسا قوتابخانە ممکنە بێتە دانام بۆ قوتابخانەی وەکو یاسا هەندێک عردا یاسا هەیە بژنە یاسا قوتابخانە مەدارسە هەندێک عردا نه نظامە هەیە هەندێک عردا تعلیماتت وایەنەوە وال هەندێک عرداژی وەکی من نظامە وەزارەتی هەڤە ئەڤەل فێدر کەس بژمەتە ممکنە تو یاساکی بۆ قوتابخانە دانی بەس ئایا یا ضروریە ئەنەل دیتنا من نەگەلەکە ضروریە بەڵێ باشە بە لای دیدنی تۆ ضروری نییە زۆر دکتۆر ئۆمەر وەک ئەندام پەرلەمانێک ئێوە ئێستا خەریکی ڕەشنووسی یاسایەکەن یاسای قوتابخانەکان جەنابی وەزیر ئەڵێ زۆر ضروری نییە ئەو یاسایە تۆ چ ضرورێتێک ئەبینی لە بوونی یاسایەک وەک یاسای قوتابخانەکان لە هەرێمی کوردستان زۆر سپاس من دەمەوێت سەرەتا ئەوە بڵێم بوونی یاسایەکی دەوڵەمەند لە ڕووی ناوەڕۆکەوە کە کۆمەڵێک بیرۆکە و کۆمەڵێک پرەنسیپ و بنەمای پێویست لە خۆیدا بەرجەستەکە بۆ ڕێخستنی بواری پەروەردە خوێندن پێداویستیەکی گرنگی بواری پەروەردە و گەشەکردنی ئەم بوارەیە یاسا لە هەرێمی کوردستان هەبووە پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 لە دوای یاسای ئەنجومەنی وەزیران یەکەم یاسا کە دەری کردووە یاسای وەزارەتی پەروەردە بووە و لە هەموو دەورەیەکی پەرلەمانیش یاساکە بە لە بەرچاوگرتنی هەندێک تەتەوڕات و واقعی مەوجود کە هەبووە هەموار کراوەتەوە یاساکە بەڵام یاسای وەزارەتی پەروەردە بووە واتە یاسای وەزارەت و دەسەڵاتی وەزارەت و هەیکەلی وەزارەت بووە خاڵشتر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کابینەی پێنجە لە بەرەنجامی کۆنفرانسێکی پەروەردەی لە مانگی ئایاری ساڵی 2007 سیستەمێکی دەرکرد بە ناوی سیستەمی قوتابخانە بنەڕەتیەکان سیستەمی قوتابخانە ئامادەییەکان پاشان پەرلەمانی کوردستانیش پەسەندی کردووە بەڵام سیستەمە نەک قانونە ئەمە بەڕاستی بمانەوێ و نەمانەوێ دیسان هەوڵێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ ئەوەی کە بواری پەروەردە و خوێندن باشتر و چاکتر بە سیستەمی بکە بەڵام دوای ئەوەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان خولی سێم دەست بەکار بووین دیقەتمانگرت بزانین لە بواری یاسا و بواری تەشریعەوە واقعی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان چۆن ڕێکخراوە چۆن بە یاسا کراوە بۆمان دەرکەوت کە یەکەم یاسای وەزارەتی پەروەردە لە ڕاستیدا یاسایەک بووە کە ساڵی 1992 دەرکراوە کە ئەو دەمی هەرێمی کوردستان لە ڕووی واقعی ئابووری سیاسی کۆمەڵایەتی کللتوری پەروەردەی واقعێک بووە جیاوازە لەگەڵەوەی ئێستا واتە وەرچەرخانی جۆرا و جۆر هاتۆتە ئاراوەکە واقعێکی تازەی کللتوری سیاسی کۆمەڵایەتی ئابووری لەگەڵ خۆی هێناوە دوو مەسەلەن دیسان کۆمەڵێک وەرچەرخانی تر لە بواری مەسەلەن لە بواری تەکنەلۆجیە داهاتۆتە ئاراوە ئەمە وای کردووە میکانیزمی تازە بۆ بواری پەروەردە لەگەڵ خۆی بهێنێت خاڵێکی تر ئەوە بوو کە ئێمە هەستمان کرد ئەم یاسایە یاسای وەزارەتە نەک یاسای پەروەردە و خوێندن کە لە دەرەوەی وەزارەت پرۆسەی پەروەردە پرۆسەی خوێندن ڕێکخا وەکو بابەت وەکو پرۆسە خاڵێکی تر ئەوە بوو کە ئێمە هەستمان کرد سیستەمی قوتابخانە بنەڕەتیەکان و ئامادەییەکان ئێمە بە هەوڵێکی باشی لە قەڵم دەبێت بە لە بەرچاوکردنی سیاقە زەمەنیەکەی و واقعەکەی خۆی کە لە کاتی خۆیدا کراوە بەڵام دیسان کۆمەڵێک ئیشکالیەت و گرفتی لە ناودا هەیە بۆیە دوای ئەوەی ئێمە واقعی هەرێمی کوردستانمان لەم بارەوە هەڵسەنگان هەروەها لە ڕوانگەیەکی بەراوردکاریەوە هەوڵماندا هەم لە دەور و پشتی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە وڵاتانی تری دنیا پرۆسەی بە یاساکردنی پەروەردە و خوێندن هەڵبسەنجێن و بەراوردێکی بکەین بەو دەرەنجام و بەرەنجامە گەیشتین کە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە یاسایەکی تازە هەیە بە ناوی یاسای پەروەردە و خوێندن نەک یاسای قوتابخانەکان چونکە یاسای پەروەردە و خوێندن بۆ نمونە دەبینین کە لە یاسای وەزارەتی پەروەردەیە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە غائیببوونی کۆمەڵێک بنەمای فکری و پرنسیپ هەیە کە لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی فکریەوە ئەو ئەساست بۆ دیاری دەکا کە پەروەردەی تۆ چ ئینسانێ پەروەردە دەکات پەروەردەی تۆ چ کۆمەڵگایەک پەروەردە دەکات بۆیە ئێمە دەمانەوێ لەم یاسای پەروەردە و خوێندندا
هەموو ئەم شتانە ڕێک بخەین لە ناویشیدا وەزارەتیش بەڵێ کەواتە هەم یاسای وەزارەتی پەروەردەش ئەگۆڕێ بە PM یاسای و هەمیش یاسای قوتابخانەکان ڕێدەخرێت یاخود هەر تەنها بۆ خوێندن و بۆ قوتابخانەکانە پەیوەندی بە وەزارەتەوە نایە. یاسای پەروەردە و خوێندن کۆمەڵێک بابەتی پەیوەندیدار بە پرۆسەی پەروەردەوە لە ناو خۆیدا کۆ دەکاتەوە. کۆمەڵێک بنەمای گشتی و پرەنسیپی گشتی کەڵەڕووی فکری فەلسەفیەوە پرۆسەی پەروەردەیان لەسەر بەڕێوە دەچێت. پاشان قوتابخانەکان یەک بە یەک لە باخچەی ساوایانەوە لە قوتابخانەی بنەڕەتیەوە لە قوتابخانەی ئامادیەوە دەمانەوێت هەتا ئاستە ئێمە یاسای قوتابخانە تایبەتەکانمان دەرکرد بەڵام هەوڵ دەدەین ئەویش لەگەڵ ئەم یاسایە بگونجێنین. خاڵشتر ئەوەی ئێمە دەمانەوێت بەڕێزان باش دەزانن کاک دکتۆریش دەزانێت ئێمە گفتوگۆمان کردووە بۆ چالاکردنی پرۆسەی سەرپەرشتیکردنی قوتابخانەکان و پرۆسەی پەروەردە خوێندن پێویستمان بە دەستگایەکە بە تایبەتیهی سەرپەرشتیکردن و هەڵسەنگاندن و پشکنینی قوتابخانەکان کە جیابێت لە وەزارەت واتە جۆرێک لە سربەخۆی لە وەزارەت وەربگرێت. خاڵشتر ئەوەی ئێمە دەمانەوێت کۆمەڵێک هەیئەتی تر بهێنینە ناو قانونەکەەوە بۆ نمونە دەمانەوێت ئەنجومەنی باڵای پەروەردە دوای گەڕینەوە باسی تەفاسیلی یاساکەکەین چونکە زۆریش کاتمدانێ بەڵام کاک جەبار لە نێوان مەسەلەی یاسا و سیستمدا یعنی چ جیاوازیەکە بینی ئەو جیاوازیە تەنها ڕێخستنە بە یاساکە و کە ئیتر وەزیر یاخود باڵاترین دەسەڵات ناتوانێت بە مەزاجی خۆی دەستکاری ئەم سیستەمە بکە و بگۆڕێ یاخود هیچ سوودێکی تری دەبێت. من هاوبیرم لەگەڵ دکتۆر ئۆمەرا کە پێویستیەکی گرنگە کە هەرێمی کوردستان یاسایەکی قوتابخانەکانی هەبێ یاسایەکی پەروەردە و خوێندنی هەبێ یاسایەکی فێرکاری هەبێ ناوەکەی زۆر کێشە نییە لای من بەڵام یاسایەکی هەبێ پارتە سیاسەکانی کوردستان پەرلەمانی کوردستان حکوومەتی کوردستان هەمووی پاڵپشتی بن بەویستی زۆربەی لایەنەکان هاتبێتە ئاراوە بۆ بەدامەزراوەیکردنی پرۆسەی فێرکاری لە کوردستانە. ئەمە تا ئێستا بوونی نەبووە ئەوەی کە هەیە سیستەمە واتە سیستەم جیاوازین ئەوەیە سیستەم و پەرلەمان سیستەم و یاساوەیە پەرلەمان دەرێکاو تەنهای پەرلەمان بە ماوەیەکی دوور و درێژە توانێت گەڕانکاری تیا بکە. کێشەی سیستەمەوەیە کەی وەزیر کەی ویستی ئەیگۆڕێ ئەمڕۆ دکتۆر ئیسمەتە سبەینێ لەوانەیە ئەم هاوڕێ بێ دووسبەی تۆبی سێسبەی من بم واتە من بە هەوەسی خۆم بە مەزاجی خۆم لە شێوە دامەزراوەیەکە دەریەکەم و دەیگۆڕم. ئەمەشمان دیوە ئێمە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە دیومانە هەر وەزیرێک هاتووە هەندێشتی بە هەوەسی خۆی کردووە بۆ لەبەرەوەی لە چوارچێوەی دەسەڵاتی ئەو ئاە دەیگۆڕێ بەڵام یاسا ناتوانێت بە هەمان شێوە گۆڕەبەیەک گرنگی بوونی یاسایەکی پەروەردە و خوێنن بۆ دابینکردنی چەند بنەمایەکی گرنگی سیستەمی فێرکاریە بۆ نمونە بۆ دابینکردنی مافی قوتابیە بۆ دابینکردنی لامەرکزیەتە لە دەسەڵاتە بۆ هەڵسەنگاندن و پێشخستنی سیستەمی فێرکاریە بۆ ئەمانە لەم ڕوانەوە هەمووی گرنگن و بەڵێ بەس لە مافی قوتابیت کرد زۆر جار لێرە دەوترێت کاتی پێویست نادرێ بە قوتابی یعنی مەمە بەس چیە مەبەستەوەیە کە ئەو 4 سەعاتەی کە 4 کاتژمێرەی کە بۆ هەندێک قوتابخانە دانراوە ئەم 4 کاتژمێرە کەمە یاخود مەسەلەوەی لە کاتی تەوزیعکردنی مادەکانە کەم تەرخەمی هەیە. مافی قوتابی زۆر لایەنەگرێت و هەڵبەتە مافی زانستی هەیە مافی هاوکاری هەیە لە ناو قوتابخانەیە بۆ نمونە لە مافی زانستیەوە لە زۆر وڵاتات تەرخان کراوە قوتابی ئەوەنە مافی هەیە ڕۆژی وەنە سعات بخوێنە یان تەرمی وەنە سعات بخوێنە یان ساڵی وەنە سعات بخوێنە یاخود لە قۆناغێکا وەنە سعات بخوێنێ بۆی هەیە ماتماتیک بخوێنێ ئەمە بخوێنێ ئەمە بخوێنێ ئەمە بخوێنێ ئەمانە کۆدەنگیەکی نیشتیمانی لەسرە لە نێو پەرلەمانی ئەو وڵاتانەیە دەوترێ بۆ نمونە ئەم مافەی هەیە قوتابی ئەم مافەی ئەوەنە سعاتی هەیە ئەم مافە جێگیر نەکراوە لە کوردستانە لە ناو پەرلەمانە ئەم مافە وەزارەت بە هەوەسی خۆی کەی بێ ئەمڕۆ مافێکی 4 سعاتیە بە مناڵی تۆ مافێکی 7 سعاتیە ڕۆژی بە مناڵی من وەزیری داهاتوو بە هەوەسی خۆی دەتوانێت بیگۆڕێ ئەم مەزاجیەتە لە سیاسەتی پەروەردە و خوێندنە زەرمەندیە بێ بۆ پێش هەموو کەس بۆ مناڵەکانمان. من پێم وایە زۆر گرنگە کە ئێمە سیستەمی پەروەردە و خوێندن سیستەمی فێرکاری قوتابخانەکان بە هەرچێک بێ سیاسەتێکمان هەیە بێ
کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێ و یاسابێ بۆ ئەوی هیچ کەسێک نەتوانێت مەزاجی شخصی بە هەوەسی خۆی بیگۆڕێ گەرە و کەسە منیش بمیان جەنابیشی بی چکە هیچ گەرنتیەک نییە من باش بم هیچ گەرنتیەک نییە جەنابەت یا یەکێکی تر باش بی لەبەرەوە زۆر گەنگە ئێمە دابینکردنی ئەو مافانە من پێم وایە یەکێکە لە هەرە بنەما گرنگەکان تەنها بنەمان نییە و بە یاساش هەموو شتێک نابێ هەر بۆیە سەیرم لێ بێستا کە بەڕێز دکتۆر ئەسمەت دەڵێ بوونی یاسا زۆر گرنگ نییە بەلامەوە لەوانەیە بتوانین بیکەی بە سیستەم من پێم وایە زۆر گرنگە بە عکسەوە چکە لە مەزاجیەتەوە لای دەبا ئێستا بە سیستەم جەنابەت بە هەوەسی خۆت سیستەمەکە گۆڕی بەڵام لە حزوری یاسایە لە بوونی یاسا جەنابن ناتوانانی من ناتوانیم یەکێکی تر نایتوانێت بەڵکو دابینکردنی مافەکانی هەمولایەک زۆر گرنگە زۆر سپاس دکتۆر ئەسمەت بێمەوە لای جەنابەت ئەدەبێت وەڵام بدەیتەوە اینجا پرسیارە لێ بکەم یان گەلک ئازوڕیە استەکملەک عادەتەن گەلک سوپاسیا کاک جەباریت کە مەمە ماتینەوە نقطەی کەنەومە متمانەیی مسؤولة نينا كودي تشتي باش تنفيذ كان أفهمي أختام تشكيكت كين كو أفادي بري خدتها تشتكي خراب أفال فيدركي مفروض أوريك كاديا هاي أو وزير أنا وزارتها بيشيلية تدب كتفرد معك السلطة كاديا هاي برلمان مفروض ونكت أفاجار رقميك جنابتن والله توقف لك دانيا سرهمي تطوري والله تشامن متمانني ناب وزيري من متمانني طبعا بو قدر جنابي حوا قانون كاني ما داناي ما اقتراح كيا طبعا زور بي زوري في نوت الصديقه نشتي بينج الصديق ابا افكارات مشتركه ما بينما ولجنا بروردة واحتمال عندك بوتشونات مختلف جماعتين اف اخفتنت جناب تحميد بيجيتن زور بي واني تشونت نافيدا صحبتا من وقت مقوتي قانونك بين فيتا ما بس من اواب حبونا في قانوني او تشتي تجي ترسي مال كي جارة اكس فانا بو جارة ايكيا اول فير السلطان مجلس وزارة تيتا دانان كوزير نبيت قرار داد مجلس وزارة بيت قرار داد يا دوي مجلس پرورده المحافظة بيت اقرار كرين كمجلس پرورده قرار داد نمدير عام پرورده افهمي احتياطات توينه تعريفها وخيندني وكو تفصيل الباختي صوان حتى تشوف همية تيدا في برنامج علاج كنا وقت من قوتي قانون بيوسني هكذا اف قانون ذلك في تبع تقانون كديه في تبع نافع قانون او ما تبقى يعني تشيش فدر كما فا استصورت كم برين مايا يعني بنظام دقالك معالج بتبع يا دوي نقطة سلبية تشبيرنك يا قانوني كانت ايجابيات هنا هن سلبيات جتينا اما يك صلاة وزير پرورده ما عندك تشتي تينا ما همي دنيا بجد بقورات چنكت نصا قانوني دايتين انا شن بدلكم تظاني قالك ريفورم يتراوس كان سر تغيير قانون همي جارا يا بشتگيرني يعني پال دردين بودا عندك جارا ريگيره بو فيت چند استصورت كما با فيت اساس تفكيره ما بهتا بدل كرن او مروف الوزارات برپرس من فيت او مروف من اوت متمانع عالمي بها فا درس شولت كان فا والسيرفي اساسي فيت ماسترين فلكسبيليتي تعليمات دا هبيتا فا پرورده روزانه تتاگورين پیداوستی توی سالانه تتاگورين همي سال اس نشم قانوني بدل كم بينما تعليمات اشياء بدل كم وقت بيوست دقيقه بس نا يا ماي وقت بيوست وانا وقت بيوست بقطابي ناكي مجاني اخر ما بسالك لسر او وقت بيوست باش بو هندي قطابخانه لهرمي كردستان 4 ساعات دوامك هندي ترنا 7 ساعات دوامك هندي قطابخاني اهلي هي كاتكي طواويان داونتي همو منهجەکان بە تاوەتی خوێنن بەڵام قوتابخانەی تر هەیە ئەبێت پەلەپڕوسکیەکی پێوە دیار بێت تاکو خوێندنەکەی بالضبط قسەیتو ڕاستە ئەوەش لە نەبوونی بیناتی مەدرسە بعضی مەدارس هەمانە 3 شەفتی تێدا دەوام دەکات بعضی مەدارس هەمانە 2 شەفت دەوام دەکات ئەوەل جار مگوتە تا نبونا قطع جمارة آواهية درست ترى بيوترا زغطة زيادة السرمان جمارة زيادة وتنا ويرج برهندي ما قطع خانة 2 شفت دوام كتاب يعني 3 شفت دوام كتاب بزود 4 ساعات بس كمان هي دي أول سر تلفزيون بيجم كيشا ما يديد قال عطلانة
دبيتن لازم حكومة هرم كردستان علاجك بيدا كتبت بوفي موضوع او نينا مزاج وزير كنت بيجيتن لازم ساعات تخيندنا وقت من قطاب خانه هبي دشش ساعات عن 7 ساعات دوام كم هيك كيشانين او تبخاد بيجي عندك قطاب خانه چنكي وقت هاي 6 ساعات عن 7 ساعات رجع دوامت كان عندك 5 رجع دوامت كان عندك 6 رجع افهمي نماذج يتكون لازم نيزكترين وقت ما بلانتين ما بلانت دانا ينفع في اصلاح ببيتها هذا نواقصا فعلا موجودا البرور ده ام لازم يصلح كنفا ويصلح افاجي وقت بيت فيتن بس ازنا خدي بشتكو ما اعلان كرينا بام بينصد قطاب خانه حجمك معقول مودرن وكنت بيجن ستودنت فريندلي سكول سروي اساسي كشركات اجنبيه يارمت يمدنا وبلكا وغلبيتا فما تشكرين ديكي شي قلق كيم كات ناحل كات بس دي قلق كيم كات دي وموضوع تحديد ساعات الدراسة سيدات قانون إجدا تحديد كريا سيودو أسبوع لازم قطابي دوام بكتبه بس همي رجعت بنا عطلونا تحقيقة أفنا كيشا قانونية كيشا وضعية وضع مال كردستاني فيتن وما دواكريش حكومة هرم كردستاني ده سالات دارية بطلت مدرسي فقط بوزارة البروردة بيتو أسيفي دارم باشا بس يوتكر كأم كيشانة هي باشا حكومتي هرم كردستان لم كابين نوية لبرنامجي خويدا هیچ برنامه‌ایکی هەبوو بۆ وەزارەتی پەروەردەیان وەکو وتارەکەی سەرۆکی حکوومەتمان بیست کە لە 7,000 وشە تەنها یەک وشەش باسی بۆ وەزارەی پەروەردە و ئەوەی نەکرد کە چی بۆ وەزارەتی پەروەردەکە لەم کابینەیە من بواقع من ئەزەوتە بژمە بواقع ئەس دەبێ دەمەدا چونکی وەسە دیارە وەخت تێرا ناکەتەن ئەول انتصار کابینە هەفتێ کردیەوە وەزارەتە پەروەردە کردیەوە تێدا ما يقول الفير لازمة حكومة هرم كردستان برلمان كردستان باوري بهندي بينتفع تطور كردستان ده لازمة دست بكتش پروردي ورئيس حكومة هرم كردستان علنت مجلس وزراء ده اعلان كر قوتي education والسروان بنمايا دستت ما فكرنا وقوتي هرن وبار برلمان هرم كردستان بشتي 15 صدش بجبري وضع وزارة پروردي ترابو او راستا وخو 5 مليون دولار دانا ما وكو دعمك اضافي بس دا پرورده وكو بيكيريب وعدويكو كو بشتفاني تكتفا نوكا خارج خطة استثماري يا قلت يا ما بينصد قطاب خانة ثورية انقلاب خلاص بيو بينصد قطاب خانة دست بيدا كينا خو بناء 250 هر سالك درس دبيتا من توقعت كما فد 3 سال او 500 مدرسة خلاص دبنا اعلان ما اعلان كرين شركات تاتين حفتر 6 شركات تقديم كريا وشركات ديزاين تاتين بس كن فيكونينا تو قوتي بيجيريا وزير سرك حكومة هرم كردستان تو شو تصورت كيش وزير حكومة هرم اكخال تقريبا مليار دولار اكخال بس افكرنا 500 قطاب خانه تقريبا مليار دولار وسوباس بس دكتور ايوه هیچ سوتان وەرگرتووە لە ئەزمموی وڵاتانی دیکە بۆ ئەو ڕەشنووسەی کە ئێستا لە بەردەستانە یاسای قوتابخانەکان یاخۆ یاسای پەروەردە بەڵێ پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە دوو ڕوونکردنەوەی خێرام هەیە یەکێکیانەوەیە کە دەبێ ئێمە بزانین لە ڕابردوودا و تا ئێستاش غائببوونی قانون و سیستەم لە بواری پەروەردەیان نەبووە بەڵام چۆنیەتی ڕێخستنی قانونیانە و سیستەمیانەی پەروەردە ئێستا پێویستی بە لەسەر وەستان و ئامادەکردنی پرۆژەیەکی تازە هەیە ئەویان پرسە جدیەکەیە تا ئەوڕادەی ئێماگامان لێبێ لەگەڵ وەزارەتی پەروەردە و بە ئامادەبوونی بەڕێز وەزیر کە چەندجار کۆبوونەوەمان کردووە هەروەها تاوەڕادەیە کە ئاگامان لێبێ لە سەرۆکایەتی حکوومەتیش ئەوانیش لە مەسەلەی نوێکردنەوەی قانون و بوونی قانونێکی تازە کە هەندێک ئیشکالیەت چارەسەرکە ئەوانیش بە پێویستیان زانێ و پێویستی دەزانن بۆیە مەسەلە لە جانبی قانونیەوە هەموو لایەک تێگەیشتنێکی ئیجابی ئەو تۆمان هەیە کە دەکرێت یعنی هەمیشە پرۆسەی ڕێخستنی بواری پەروەردە لە ڕووی قانونەوە لە حاڵەتی نوێبوونەوە و لە حاڵەتی هەموارکردن و لە حاڵاتی داهێناندا بێت من ئاماژەم پێدا کە ئێمە بۆ هەوڵدان ئیشکردن لەسەر ئەم پرۆژەیە هەوڵماندا بە دوواداچوون و مەتابعەی سیستەمی پەروەردەی هەندێک وڵاتان بکەین بۆ ئەمە لە ڕاستیدا ئێمە هەوڵماندا سەردانی چەند هەندێک وڵات بکەین بۆ من وڵاتی سوید هەروەها وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەروەها لە دەور و پشتمانی تورکیا ئێمە ویسمان لەوێ دیقەت بگرین بزانین ئەزمموی ئەوان لە ڕووی ڕێخستنی قانونیانەی بواری پەروەردە و خوێندن چۆنە
و بە لەبەرچاوگرتنی واقعی ئەو وڵاتانە و پاشان هەوڵ دەین کە ئەفکاری تازە بیرۆکەی تازە دەقی باش هەبێ و بگونجێ لەگەڵ واقعی ئێمە هەوڵ دەین بە ڕێخستنێکی قانونیانە و خۆماڵیانەی خۆمان سوود ئەفکارەکان وەربگری بۆیە ئەم بە دوواداچوونەی ئێمە بۆ سیستەمی پەروەردەی وڵاتان چ بە شێوەی خوێندنەوە بوو بێ یان بە شێوەی زیارەتی مەیدانی بوو بێ بۆ مای ئەوەی کە ئیشکردنی ئێمە کە ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە لیژنی هاو بەشمان هەبووە بۆ ئەوە بەیەکەوە کارمان کردووە ماوەی ساڵێکە کاری تێدا دەکەین ئێستا خەریکە درافتی ئەم پرۆژەیە دەگاتە دواوێزگەکانی خۆی و پاشان ئێمە هەوڵ دەدەین قۆناغی دووەمی ئیشکردن لەسەر درافتەکە دەست پێ بکەین ئێمە فریادەکەوین ئەم دەورەیان نابەوەی یاساکە دەربچێنی نەوان زۆر گرفت نییە بەڵام گرنگەوە وەکو ئیشێک و پرۆژەیەک دەیخینە بەردەم پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆی لە داهاتوودا کارکە ئەگەر پرۆژەکە بەڕاستی هێشتا پێویستی بە دەوڵەمەندکردن هەیە بەو پلان و نەخشەی ئێمە بۆمان داناوە کاک جەباریش تاڕاتێک ئاگای لێتی جەنابی وەزیریش ئاگای لێتی برادرانی تری لیژنەی پەروەردەش ئاگایان لێە ڕەنگە ببێتە پرۆژە یاسایەک کە ئەگەر بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یاسایەک دەبێت کە لە ڕووی داڕشتن و لە ڕووی دەق و لە ڕووی ئەفکارەوە یعنی جۆرێک لە تازەگەری نوێگەری تێدایە ڕاستمان وتووە دەمێنێتەوە قۆناغی دووەمی کارکردن بۆی لە ڕووی تەطبیقەوە و پاشان دەرکردنی وەکو کاک دکتۆریش وتی ئەوانیش پرۆژەیەکیان ئامادە کردووە خۆ سەرنجام پرۆژەکان هەمویان هەردێنەوە پەرلەمانی کوردستان ئێمە ئەگەر دەستمان بە مناقەشەش کرد دەزانیمان ئەفکاری باش لە ناو پرۆژەکەی ئەواندا هەیە هەوڵ دەدەین کە بیخێنێ ناو ئەو پرۆژەیەوە بەڵام لە ڕاستیدا ئێمە لیژنەی هاوبەشمان هەبوو ئەو ماوەی ساڵی ڕابرد زۆر سوپاس کاک جوبار پێشەوەی بێ من لای تۆ دەچمە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان پاشە موچانە دەگەڕینەوە لاتان